بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێوەچوو بەڵام هیچ بڕیارێکی لەبارەی هەڵوەشاندنەوەی لێبڕینی موچە نەدات. دوای کۆبوونەوەکەش سەرۆکی حکوومەت لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا تشکی خستە سەر لێبڕینی موچە و ڕایگەیاند دوای جێبەجێکردنی ڕێکەوتنی هەرێمی و بەغداد ئەو بڕەپارەی کە دەمێنێتەوە ئەولەویات بۆ موچە دەبێت، بەڵام هیچ وادەیەکی بۆ کۆتایی هێنان بە لێبڕینی موچە ئاشکرا نەکرد. لە سەراستی پەرلەمانی کوردستانیش 17 پەرلەمانتار داوایان کردبوو کە لە دانیشتنەمڕۆی پەرلەمانی کوردستان پرسی لێبڕینی موچە بخرێتە بەرنامەی کارەوە، بەڵام لەلایەن سەرۆکاتی پەرلەمان ئەو داواکاریە ڕەتکراوە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین بە دیاریکراوی بۆچی حکوومەت لێبڕینی موچە هەڵناوەشێنێتەوە و ئایا ئەرکی حکوومەت ئەگەر نەتوانێت موچە دابین کە ئەرکی چییە و لە ماوەی دەست بەکاربوونی کابینەی نوێیەمیش چی بەڵێنێک لەبارەی چاکسازی جێبەجێکرا. ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبووە و هیچ بڕیارێکشی بۆ هەڵوەشاندنەوەی لێبڕینی موچە نەدا. بە پێی ڕاگەیەندراوی حکوومەتی هەرێم لە کۆبوونەوەکەدا پشکی هەرێم لە بودجێ عێراق گفتوگۆی لەسەر کراوە و ئەنجومەنی وەزیرانی هەرێم پابەندی خۆی بە جێبەجێکردنی یاسای بودجەوە دەربڕی. لەگەڵ بەرزبوونەوەی داهات موچەخۆرانی هەرێمی کوردستان چاوەڕێی حکوومەت بوون کۆتایی بە لێبڕینی موچە بهێنێت، بەڵام لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر نەدرا. ئێمە التیزاماتی خۆمان دوای کۆبوونەوەکەش سەرۆکی حکوومەتی هەرێم لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕوونکردنەوەی لەبارەی موچە و لێبڕینەوەدا و بەبێ ئەوەی بڕیارێک بۆ هەڵوەشاندنەوەی لێبڕینی موچە بدات. ئێستاش بەپێی ئەو داهاتانەی کە وەکو باسم کرد سێ داهاتی سەرەکیمانە، یەکێکیان حکوومەتی فدرالیە، ئەوەی تر نەوتە، ئەوەی تریش داهاتی غەیری نەفتیە، بەڵام لە هەمان کاتدا التیزاماتیش خراونەتەوە سەر حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبێ بەعزێ لە قەرزەکانی مەسەلەن بۆ نمونەهی بانکی TBI ئەوێ بداتەوە بە حکوومەتی فدرالی. هەندێکی مەسەلەن ئەو 250,000 بەرمیلە ئەقیامی 250,000 بەرمیلە کە ئەوێ بدرێتەوە بە حکوومەتی فدرالی، نیوەی داهاتی غەیری نەوتی فدرالی لە هەرێم ئەوێ بدرێتەوە بە حکوومەتی فدرالی. ینی خەڵک کە باز دەکا بودجە پەسەند کرا پارەی حکوومەتی عێراق دێت بەو شێوەیە نییە کە ئەو پارە ئیزافەتەن لەسەر ئەو داهاتەی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە. ئەوێ بێت بەراوردی بکەیتەوە چەند لە هەرێم بۆ حکوومەتی عێراق دەگەڕێتەوە، چەندیش لە حکوومەتی عێراقەوە هی حکوومەتی فدرالی بۆ هەرێم دێت. لێرەدا فەرقەکە بە شوێک بێگومان ئەولەویەت بۆ ئەوەیە کە ئەم پارەیە بخرێتە سەر پارەی موچەی موچەخۆران. لە سەراسی پەرلەمانی کوردستانیش 17 پەرلەمانتار لە یادداشتێکدا بۆ سەرۆکایەتی پەرلەمان داوایان کردووە لێبڕینی موچە بخرێتە بەرنامەی کار، بەڵام داواکاریەکەیان لەلایەن سەرۆکی پەرلەمان ڕەت کرایەوە. داوامان کرد کە بڕگەیەک زیاد بکرێت بۆ بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانی کوردستان لەسەر مەسەلەی لێبڕینی موچە. لە ڕێگەی دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و لە ڕێگەی سکرتەری پەرلەمانی کوردستانەوە ئاگادار کرامەوە کە ناتوانن ئەم بڕگەی بخەنە بەرنامەی کار بۆ پێی کە تیمی حکوومەت ئامادە نابن لە دانیشتنەکەی پەرلەمانە. پێویستە پەرلەمانی کوردستان دەسەڵاتی خۆی بەکار بهێنێت، بڕیار بدات بە مەسەلەی لێبڕینی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کۆتایی پێ بهێندێت، چونکە پەرلەمانی کوردستان وەزارەتی یاسادانان نییە هەر کاتێک حکوومەتی هەرێمی کوردستان بێوێت کۆ ببێتەوە یا هەر بەڕێزێک بێوێت قانونێک لە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت پەرلەمانی کوردستان بۆی بشەرعێنێ. بەداخەوە چەندین جارە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ئەم نەریتە خراپە پێڕەوەکەن بە پێی یاسا، بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان، ژمارەی یاسای ئەندامانی پەرلەمانی کوردستان لە کاتی یاساییە داوایەکی زەڕور پەیوەندیدار بە ژیانی خەڵکەوە ئاراستەی دەستەی سەرۆکایەتیەکەن، بەڵام لە بەرنامەی کاری دانیشتنادانانرێ. هەرێمی کوردستان ئێستا داهاتی هێندە زیاد بووە کە ئەتوانێت هەم موچەی تەواو بدا، هەم وەزارەتەکانیش بەڕێوەبەرێ، هەم بڕێکیش بۆ وەبەرهێنان تەرخانکە. بە پێی لێدوانی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان لە ئێستادا داهاتی مانگانەی حکوومەتی هەرێم لە 1 تریلیۆن دینار زیاترە و حکوومەت دەتوانێت بەبێ لێبڕین موچە دابەش بکات. زیاتر لە 100 ملیار دینار زیادەشی بۆ دەمێنێتەوە. لە بەرامبەردا بەرپرسانی حکوومەت دەڵێن ئەگەر هەر بڕەپارەیەکیان لە ڕێکەوتن لەگەڵ بەغدا دەستکەوت ئەولەویات بۆ موچە دەبێت.
جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە لە ستودیۆی سەرەکی میوانداری بەڕێز زانا عەبدوڕەحمان پەرلەمانتاری پێشووی کوردستانمان کردووە هەروە لە هەولێری شۆ دکتۆر ئەحمەد وەرتی ئەندامی پێشووی پەرلەمان و سەرۆکی سنتەری ئایندە بۆ لێکۆڵینەوەمان کرد سوپاسیان بەدەبوونتان دەکەین کاک زاناگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە ئەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بەڕێوە چوو خەڵک چاوەڕێیەوە بوو کە لێبڕینی موچە هەڵبۆشێتەوە بە دیاریکراوی هۆکاری چێکە حکوومەت سەرڕای بەرز بوونەوەی داهات لێبڕینەکە هەڵناوەشتێنێتەوە بە ناوی خوا زۆر سپاس بۆ ئێوە ڕاستی شتێکی چاوەڕوان کراو بوو کە مەسەلەی لێبڕینی موچە هەڵناوەشێتەوە بە بڕوای من بەشێک لە گفتوگۆکان لە کابینەی پێشووی ئەنجومەنی وەزیران و لەم کابینەیەش من پێم وایە هەر لەسەر ئەو ڕیتمی بیرکردنەوەیە ڕۆن لە کابینەی پێشوو کاتێکە لێبڕینی موچە دروست بوو ئەو کاتە حکومت پێی وابوو کە بەڕاستی موچەی فەرمانبەران زۆرە ئەوەی کە بە لێبڕینەوە دابەشێکرد پێی وابوو ئەوە مافۆی استحقاقی فەرمانبەرە چکە زۆر جار هەندێک لە وەزیرەکانی و کابینێ باسێوایانە کرد خۆ مۆزف زۆر ماندوو نابێ خۆ زۆر کار ناکە خۆ دەوام بۆ بەوەی سێ ڕۆژارێک و بە چۆنەڵی بەسەرەیە ڕۆژێک داوامەکەن ڕۆژێ دەوام ناکەن هەر بای ئەو پارەی ماندووە بن کایان دەین ئەم دیدا لە ناو سەری ئەم حکوومەت و ئەنجومەنی وەزیرانی پێشوا هەبوو کە من پێم وایە ئێستا ژەم جۆرە گفتوگویانە ناو ئەم ئەنجومەنی وەزیرانەش هەیە بۆیە ئەوەی کە ئێستا هەیە ئەمانیانێ وردە ناوی لێبڕین نامێنێ گەردی قەت بێ حتا لە سەرەتای ئەم خولە وەزیری دارایی ئەوی نابێ وای ناو بنێن حتا سەرۆکی حکوومەتی یەک دوو جار قسەی وای کردووە خۆگونجاندن لەگەڵ داهات ئەمە خۆگونجاندنە لەگەڵ داهات ئەم قسانە بۆ خۆی دلیلە بۆ ئەوەی کە ئەم حکوومەتە تازە ئەمە بە موچەی ئەساسی فەرمانبەر سەیرەکە وردە ئەم ناوی لێیەکەنەوانێ پێیان وایە لە ڕابردوو غەڵەتیان کردووە موچەی فەرمانبەران لێرە زۆر بووە ئەم ئاستەی کە ئێستا دابەش یەکەن بە لە 121 لێبڕینەوە ئەمە حەق و چۆنەڵی مافی فەرمانبەرانە جا بۆیە من نامێ بەڕاستی پێ دوایان زانیاریە وەکو زانیارێکیش بەدڵنیاییەوە زانیاریە کە حکوومەت هەرگیز موچەوە خۆی لێ ناکاتەوە پێ دوایە وەکەوەی کە بۆ نمونە 1994 ملیار کە بە فولی موچەبدا بە موچە خۆران ینی وەکو 2014 و کاتێک کە پاشەکەوت دانێنرا بەڵێ خۆی بە مطلقی قسەکردن لەوانەیە خراپێ بەڵام من باوەڕم وایە بەو دیدەی کە ئەیزانم بەو تێڕوانینەی کە هەمە پێم وایە حکوومەت پێی وایە ئەمە موچەی ئەساسی فەرمانبەرانە و بە هیچ جۆرێک دەستکاری ینی زیادی ناکە نایگەڕێنەوە ئاستی جاران پێی وایەوەی ئاستی جاران هەڵە بووە ئێمە دەیان جار لە کۆبوونەوەکانی پێشوو لە خولی ئێمە لەگەڵ حکوومەت کە کۆبوونەوەمان کردووە ئەویان بە سەریحی لەگەڵ پەرلەمان و پەرلەمانتارەکان باس کردووە بۆیە ئەمە وەک خۆی مێنێتەوە مەگەر فشاری جەماوەری یان فشارێکی پەرلەمانی هەبێ کە بەداخەوە ئێستاش خۆتان نزانن ئەم بڕیارە کە لە خولی پێشوو کراوە بڕیارێکی ناقانونی بوو ینی ئەو کاتە پاشەکەوت و بەس بەڵێ خۆی کابینەی تر وتی دەیکەینێ ماڵ لەسەر خۆمان و لە داهاتوو بدرێتەوە بەس ئەمە لێبڕینەکە نەکراوەتە ماڵیش بەسەر حکوومەتەوە شتی وا پاشەکەوتەکەش پێ نادرێت ئەم کابینەیە بیزمانگە حکومڕانیەکە لەم بیزمانگە شەژ موچەی بە تەواوەتی داوە باشە حەو موچەی هەر نەداوە حەو موچەشی بە لێبڕینەوە داوە ینی تۆ سیرکە ینی کۆی ئەوەی کە حسابی کە هەمووی بە لێبڕینەوە داوە ینی بە کەمتر لە لێبڕینیش داوە ئەو بیزمانگە ینی موچەی تەواوی نەداوە تۆ 6 مانگ موچەی تەواوی داوە 7 مانگ هەر موچەی نەداوە ینی ئێمە لەوە تێگەیشتوین کە ینی ئەمەی کە ئێستا هەیە خەلیکە خەڵکو و فەرمانبەریش لەگەڵی ڕادێ تۆ هەندێک شتە بێتە ئەمری واقع خەڵک لەگەڵی ڕادێ ئەوەی کە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە زۆر گرنگە ئەمە بە ناقانونی کراوە لە خولی پێشوو ئێمە ئەو کات لە پەرلەمان نەمانتوانێمە هەڵوەشەینەوە هەندێک سێراعات و پەرلەمان پەکی کەوتوانە لەم خولەی ئێستاش بەداخەوە من پێم وایە حکوومەت پەرلەمان وەکو وەزارەتێکی خۆیە بینیان وەکو مۆسەیەکی سەربەخۆ مۆسەیەک بۆ یاسادانان وەکو مۆسەیە کە دەسەڵاتی هەبێ سەیری ناکە یعنی حکوومەت چی بێنێرێتان پەرلەمانە بۆ ئەوەی کە ئەجنداکەی خۆی جێبەجێکانی تقریبەن وەکو وەزارەتێکی یاسادانانی خۆی سەیریەکە لەوە گەڕە یعنی کە هەندێک پەرلەمانتاری ئازا هەن نەناو ئەم خولی پەرلەمانیش لە فراکسیۆنە جیاوازەکان دەنگ هەڵەبڕن بەڵام لە پەرلەمان بەتەنیا ئیژ ناکرێت لە پەرلەمان مۆسەیەکە کە هی ئیشی دەستە جەمعیە هی ئیشی گروپە هەبێ هەمویان بۆیە ئەگە پەرلەمانی کوردستان بەڕاستی دژی لێبڕینی موچەیە توانێت بەیانی کۆبوونەوەیەک ڕێک بخاو قرار بدا کە ئەمە بەو بڕیاری کە دراوە لە ڕابردوو بڕیارێکی ناقانونیە ئەبێ لێبڕین هەڵبژیرێ بەڵام من پێم وایە هێشتا و ئیرادێ بۆ پەرلەمانی کوردستان دروست نەبووە کاوە مامەڵە لەگەڵ حکومەت فشارە جەماوەرەکە پێ دوای فشاری جەماوەری بکرێتیان لە پەرلەمانەوە هەڵبۆشی دویان فشاری جەماوەری بکرێ بە دڵنیاییەوە فشار لەسەر فشار دروستکردن لەسەر حکوومەت و ئەوەی کە خەڵک ماف و ئەو ئیمتیازەی کە هەیە بۆ ئەوەی بگەڕێتەوە یەکێکە لە ڕێگە
هەم دیموکراسیەکان هەم ڕێگەیەکی گونجاوە بۆی خەڵک مافی خۆی بێتەوە کە من بۆ خۆم پێم وایە ئەوەش وەکو پێویستنیە زۆر جارێ بینی کاتێک کۆبوونەوە خۆپشاندانەکرێ خەڵک وەکو پێویستین خەڵک ماندوو کراوە بڕوا بکە خەڵک لێ تااقەتیەوەی نیە بچێت سەرجادە داوای مافەکەی خۆشی ئەم حکوومەتە بەڕاستی خەڵکی ماندوو کرد ینی ئەمە وای کردووە کە بەڕاستی خەڵک تااقەتی نیە بچێت سەرجادە داوای مافەکەی خۆشی بکە ینی ئەوە هەر چاوەڕێ ینی چاوەڕێ ڕەحمی ئەم سیاسیانەیە کە لە حکومڕانی کە من پێم وایە ئەوانیش بیرکردنەوەیان جۆرێکی ترە پێیان وایە ئەوەی کە ئیدەن بە خەڵک زۆر زیادە و خەڵک بای ئەو پارەیە ماندوو نابێ هەری ئەمان ئاوا بیر لە بەڕاستی لە هاوڵاتیان و لە خەڵکی میلەتەکەی خۆیانەکەنەوە جگە لە دەرەوەی موچەکە پیانەوە ئەم حکومڕانی هەر بۆ خەڵک لە دەرەوەی موچە خۆش بەسە ئەنی ئەو خزمەت گوزارانەی کە حکوومەت پێشکەشی دەکە چکارڕەنگە خەڵک بڵێ هەر خۆ حکوومەتە هەر بڵین ئەرکیەوە نیە بەرامبەر بە موچەخۆر ئەوە دەرەوەی موچەخۆری هەنی تێڕوانی تاوی دەسەڵاتدارانەوەی کە ئەو حکومڕانی کە ئێستا هەیە کە پڕ لە چەوتی ئەنی بەسە بۆ کۆمەڵگەی ئێمە من بەدڵنیایی ئۆزین چییە خۆی ئەم حکوومەتە بە تایبەتی ئەم کابینەیە بە بڕای من یەکێکە لە خراپترین کابینەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان ئیتا ئێستا کابینەی وا خراپ نەبوو حتا کابینەی یەکەم کە کابینەیە بۆ تەجروبەی نەبووە خەڵک لە شاخەوە هاتووە لەم کابینەیە باشتر بوو ئەم کابینەیە زۆر جار ئەنجومەنی وەزیران حتا چۆنەڵی متمانە بە دامەزراوەکانی حکوومەتی ژناکە دیقەت بە لە زۆربەی شار و شارۆچکەکان دەڵالەکان حکومە دەبەن بەڕێوە ئەین تۆ بتەوێت پرۆژەیەک وەرگری دەڵالێکەیە دێ مناقەشاکە تۆ چیتەوێ و چەند پارە ئەدەی بە من و بۆ ئەی پرۆژەکەت بۆ جێبەجێکە یعنی وای لە تۆ دامەزراوەکانی حکوومەت لە شار و شارۆچکەکان ئیشی خۆیان ناکەن یعنی زۆرترین بەرتیل و ڕەشوە لەم کابینەیە وەرگیراوە باشە زۆرترین قاچاقچێتی لە سنوور و لە مەتار و لە فڕۆکەخانەکان و لەم کابینەیە دروست بووە بەڕاستی لە ڕابردوشتی وانە بوو یعنی ئەمە حکوومەتەکە حکوومەتێکی لاوازە حکوومەتێکە ناتوانێت بەڕاستی لە ئاستی چۆنەڵی ئەو متمانەیە بێ کە خەڵک پێیداوە و لەگەڵ یا کاتێکە حکوومەت لاوازە بێ بەڵام دەسەڵات و هەیمەنی هەیە مۆسەی پەرلەمانی لاواز کردووە بۆنسەی دادوەری لاواز کردووە زۆربەی مؤسسەکانی لەگەڵ خۆی نەخۆش خستووە لاوازی کردوون وای لێ کردوون کە دیقەت بدە یان ئێستا خەڵک هەست بە وجودی حکوومەت ناکە نە پرۆژە هەیە نە هیچ شتێک تۆ نابینی سیمای حەسکەی لە شوێنەکە حکوومەتێکەیە کە ئاجوڵێ کە ئیشەکە کە کارەکە یعنی ئێستا جگەل لە موچە یعنی ئەمە موچە بەشێکی مەسەلەکانە تۆ یەک دنیا باج و زەریبە و ئەمانە زیادی کردووە لەسەر خەڵک لەگەڵەوەشە هیچ شتێک ناگۆڕێ ینی تۆ شەقامێکی تازە نبینی پرۆژێکی تازە نبینی ینی نۆژەنکردنەوەی ئاوەڕۆ و ئەوەی کە لە کابینەکانی ترەمان بینی مەسەلەی سەوزکردن هیچ جۆرە پرۆژەیەک تۆ نبینی هەر ئەوەی ئەیبینی بەڕاستی کەڵەکە بێ و ئەمڕۆ قەرارەدەن باجی ئەوە سوێنێ باجی ئەوە دووسبەی باجی ئەوە ینی ئەمانە و ئەمە بۆ شایەکانیش پڕ ناکاتەوە من کاتێک کە حکوومەت دێ بۆ نمونە ئەڵێ من پارەی ئاوی خواردنەوەی ماڵانەکەم مانگانە بە ئەوەندە کاتێکە لە منی وەرەگرێ خۆ منە بێ بزانم لە بەرامبەر ئەم پارەی کە منەیدەم ئەم باجەی کە منەیدەم لە هەموو دنیا باچەیە بەڵام خەڵک کە باجەدا ئەیبینێتەوە باجەکە لە چی سەرف کراوە تو هیچ نبینیتەوە بۆیە من حەز ناکەم لە خانەقین هەتا زاخۆ خەڵک هەستکە حکوومەتێک هەیە کە کاری بۆکە یا هانای بۆ بەرێ بۆی ئێستا ئەگەر دیقەت لە یەکو باسم کرد خەڵک تااقەتی سەرجادە و مزاهرە و یاچوونە بەردەم حکوومەت و داواکاری ئەوانەشی نەماوە خەڵک چاوەڕێی شتێکە یعنی چاوەڕێی شتێکی ترە چاوەڕێی جۆرێک لە گۆڕانکاریە کە نازانێت چییە باشە بەس بە کورتی پێدا وتت حکوومەتێکی لاواز و نەخۆشیشە بەڵنایە ئەم حکوومەتێک کە نتوانێت کار بکە کە نتوانێت بجوڵێ ئەوە بەڕاستی ئەو حکوومەت نەخۆشە بەڵێ نەخۆشیەکەی قورسە وڵین زۆریش قورسە باش سپاس دەکەم دواتە دەم بۆ لای بەرز کاک دکتۆر سوپاس بۆ جەنابیشت سوپاسی ئامادەبوون دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم لەبارەیەوەی کە هیچ بڕیارێک نییە بۆ لێبڕینی بۆ هەڵوەشان لێبڕینی موچە لە سەراستی حکومەت دەمڕۆ کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بوو و لە سەراستی پەرلەمانیش بڵین شتێک نییە کە حکومەت پابند کا بەوەی کە ئەم بڕیارە بڵین هەڵبۆشێتەوە یاخود بۆ خزمەت گوزاریەکانی تریش بۆ هاوڵاتیان دابین بکرێت بەنای خی بەخشنە مهرەبان سپاس بۆ جەناب و باوڕێزمان هەیە بۆ میوانە بەرەزەکەتان و بۆ بنەرانی خۆشەویست خۆی لە ڕاستیدا بڕیاری لێبڕینی موچە هەر بە خۆی لە بنەڕەتدا بڕیارێکی نایاساییە بڕیارێکە پێچەوانەی یاسا دەرکراوە چونکە پەرلەمان تەسەندی نەکردووە و هیچ یاسایەک نەکراوە تەنانەت لە کابینەی پێشوو ئەو لێبڕینەی کە دەکرا بە بڵێ پاشەکە و هەژمارەکرا ئەم کابینەیە
ئەمەشی بە نەکردووە تەنها لێبڕینێکە و ینی هیچ حسابێکی ئایندەی بۆ فەرمانبەران نەکردووە و تەنانەت ڕێنماییشی پێ دەرنەچووە بۆیە لە ڕاستیدا ئەم بڕیار هەر بۆ خۆی لە ئەساسدا بڕیارێکی ناقانونی نایاساییە دیارە هاوڵاتیان چاوەڕێی ئەوە بوون کە حکوومەت لەگەڵ پەسەندکردنی یاسای بودجەی گشتی عێراق بڕیار بدا کە پشتی هەرێمێکی لەگەڵا پەسەند کراوە و خۆشیان باسییان لەوە ئەکرد کە ئەگەر پشتی هەرێم پەسەند بکرێت لە عێراق و یاسای بودجە پەسەند بکرێت و بودجەی هەرێم لە بەغداوە بێ بۆ هەرێم ئەو کاتە ئێمە لەوانەیە ناچار نەبین تر موسەی فەرمانبەران ببڕین مستەخۆران ببڕین بەڵکو ئەو کاتە ئێمە تاو ئەجێڕینەوە بە ئەو بڕیارەدا و لێبڕینی موسە کۆتایی پێدنین دیارە دوای پەسەندکرانی یاسای بودجەی عێراقی کە بوو بە یاسا لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە گوێمان لێنی بە پرسەکان هەر ڕۆژە یعنی پێدوانێکی جیاواز ئەدەن لەوانی تر هەندێک ئەڵێن لێبڕینی موسە کۆتایی پێدێ هەندێکیان ئەڵێن کۆتایی پێ نایە بەڵام کەمترە بێتەوە و پەرلەمانی دیارە ئەوڕۆ خۆی لە قەرەی ئەو بابەتە نەداوە لە کاتێکە پەرلەمان حەقا لەو بابەتان نەبێتە سەرخەت و حکوومەت ناچار بکە ئەو بڕیارانەی پێشەوانەی یاسا بەرکارەکانن لە هەرێمدا داونی ئەو بڕیارانە هەڵوەشێنێتەوە و مافی مستەخۆران و فەرمانبەران بگەڕێنێتەوە کە بە شێوەیەکی نایاسایی ئەو مافیان لێزەوە تاوە باشە بەس کاگتۆر کاکزانە لێرە باسی لەوە کرد کە ڕەنگە ئێستا بۆچوونێک دروست بوو بێ پێی وایە بۆ نمونە ئەو لێبڕینێک لە 121 کە پێشتر بڵێن کۆی بووچەکە 694 میلیارد بوو ئێستا بە لێبڕینێک لە 121 707 میلیارە هەربیکەن بامری واقع و پیان وابێ ئەمەندە بەسە بۆ موچەخۆران پێ دوایە بۆچوونێکی ئاوا گەڵاڵها بێت و ئەم لێبڕینە ینی بەیەک جاری بسەپێنرێ ئەگەر فشارێکی جدی نەبێت چ لە سەراستی پەرلەمان بێت چ لە سەراستی خەڵک بێت وەڵام لەوانەیە خۆی هەر بە زیادی بزاننەوە تایدەن بە موچەخۆران لە ڕاستیدا ئەم ئەوەی کە موچەخۆران و فەرمانبەران وەری ئەگرن ئەمە لە یاسادا پێ دەڵێن حەقی مکتەسەب واتە مافی بەدەستهات و مافی حکوومەت و دەسەڵات نییە کە ئەو مافە لە فەرمانبەران و موچەخۆران سنێتەوە لە ژێر هیچ پاشاوێکدا و پێویستە حکوومەت ئابەر بێت ئەو بەرپرسیارەتێک کە لە سەرشانێتی کاوان وەکو وەسیلی خەڵق و وەکو وەسیلی گەل دەسەڵات و بەرپرسیارەتیان گرتوۆتە ئەستۆ ماگەستەیەکەن دەوڵەتی عێراق حکوومەتی عێراقی لەگەڵ هەموو ئەو قەیرانانەی کە ڕوو لە عێراق بوو لە کاتی شەڕی داعش و لە دواتریشە دەژێت هیچ بارودۆخێکان نەچوە ژێر باری ئەوەی کە موسەی فەرمانبەران دەست پێ بدا موسەی موچەخۆران دەست پێ بدا بەڵکو لە کاتی خۆیان تەنانەت ئەو ناوچانێک کە لەژێر دەسەڵاتی داعشی تابوون موچەکانیان لە کاتی خۆیان لەسەری مانگەکان بۆیان ناردنەوە ئەو فەرمانبەرانەی کە فەرمانبەری فیدراڵی بوون لە هەرێمی کوردستانە موچەکانیان بۆ ئەناردن یعنی بەڕاستی حیفە دوای ئەوەی کە یاسای بودجەی عێراقی پەسەند کراوە دوای ئەوەی کە نرخی نەوت بەرز بووەتەوە و دوای ئەوەی کە یاسای تاکسازیش جێبەجێکراوە کە یاسای تاکسازی کاتی خۆی ئەوترا ئەگەر یاسای تاکسازی جێبەجێ بکرێ زیاتر لە 100 ملیار دیناری عێراقی ئەگەڕێتەوە بۆ خەزانەی دەوڵەت ئەی باشە ئەومە یاسای تاکسازیش پەسەند کراوە بە حساب چۆتە بواری جێبەجێکردنەوە ئەم پارانەی کە گەڕاوەتەوە و ئەو پارانەی کە لەوانەی کە موسیان هەبووە بە حساب بەدایان هەزار کەس ئەوانە موسیان بڕاوە و ئێستاش کە یاسای بودجەی گشتی فیدراڵی پەسەند کراوە و کی هەرێم کە بڕیارە بنێردرێت و لەگەڵ ناردنەکەیە ئەڵبەتە تا نەنێردرێت لەوانەیە ئێمە نەتوانین ئەو ینی مافە بە خۆمان بدەین بڵێن با حکوومەتی هەرێم یەکسەر بڕیارەکە بدا بەڵام پێم وایە و زۆربەی پەرلەمانتارەکانیش قەناعەتیان بەوەی کە داهاتی هەرێم لەوە زیاترە کە تا ئێستا باس کراوە و لە توانای هەرێمدا هەیە کە موسەی فەرمانبەران بە زیادەوە بدا و بە تایبەتیش دوای ئەوەی کە
ئەم یاسای گوزێر پەسەند کراوە پشتی هەرێم بنێردرێت لەلایەن بەغداوە بێگومان هەرێمی کوردستان دەتوانێت لەگەڵ داهاتەکانی خۆیان موچەی فەرمانبەران بە زیادەشەوە بدان نەک بە لێبڕینەوە و بە لێبڕین بەڕاستی یعنی کارێکە حەقی نییە دەوڵەت بە هیچ شێوەیەک دەست بدا لە موچەی فەرمانبەران و کەخۆران لە کاتێکە ئێمە ئەزانین بازاڕش لەگەڵ قەرزبوونەوەی نرخی دۆلارە شێواوە و ئەرچی فەرمانبەران و ئەرچی ینی قاوڵ ماڵبارەکان یعنی قورستر بووە بۆ زۆربەی موچەخۆران بەڕاستی ژیانیان خراپە یعنی پێویستی بەوەیە کە پەرلەمان بێتە سەرخەت و پێویستی بەوەیە کە بەڕاستی سیتر ئەوانەی کە ئەم کابینیان پێکێناوە کە بڵێن ئەو سێهێزە سەرەکیە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بستنەوەی گۆڕانن ئەوانیش بەڕاستی بە تایبەتیش کە پەرلەمانتارەکانیان قبوڵی ئەوە نەکەن تر ئەو لێبڕینە بەردەوام. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر. کاکزانە سەبارەت بۆی کە پێ وتت ئەمە حکومەتێکی نەخۆشە یاخود بڵێن ئەو موچەیە کە هەیە پیان وایە ئەوەندە شایستەی موچەخۆرانە ئەمە پێدا بۆ چوونی یەکێتی و گۆڕانیش لەناو حکومەتەکە بەدڵنیایی با من هەندێشتت بۆ باسکەم بەڕاستی بۆچی ئێستا بیانوێک نەماوە بۆ ئەوەی کە لێبڕین کۆتایی بێ وەک دکتۆر باسی کرد وەختی خۆی یاسای چاکسازی زۆر گۆڕکرابوو لە سەرەتای ئەم کابینەیە هەموو ئیشێم کابینەیە بوو بە ئەوەی کە یاسای چاکسازی و ئەو کاتەش خۆتەزانی بە تایبەتی تیمی حکوومەت و سەرۆکی حکوومەت هەموو شتێکی کردو بۆ مزایدە ینی دنیای پەیج و سایتی دروست کردووە لە دەروی خۆی کە خەریکی تۆمەت دروستکردن بۆ ئەوانەی کەڕکەبەریەکەنەوەی کە پێڵێن تۆ غەڵەتی لەسەر ئەم ڕێگای ئەم خەریکی تۆمەت بەخشینەوە ئەم قسانەیە وەختی خۆی وێت هێز و لایەنە سیاسیەکان بە تایبەتی لایەک لە یەکێتی نایڵێ پرۆژەی چاکسازی جێبەجێ بێ پرۆژەی چاکسازی جێبەجێ بێ مەعاش چاکە بێ ئێوە پرۆژەی چاکسازی جێبەجوویش نەگۆڕە باشە بەڵێ $90 بۆ بە $63 هیچ نەگۆڕە باشە و دۆلار تۆ حساب کە دۆلار لە 120,000 بۆ تا 147,000 دینار یعنی لەوێش تۆ ئەمیسان تۆ نەوتەکە بە دۆلارە فرۆشی یعنی لەمەش پارێکی زۆرت بۆ دێ یعنی تۆ هەموو ئەم ڕێگایانە لەگەڵ بەغدا دەڕێک کەوتووی باشە بودجە پەسەند کراوە تۆ یعنی تۆ بە ئەمانە چاکی نەکەیتەوە خۆ پێشتری شەروا بوو خۆ چۆن بووە یعنی پێشتر کە موچەی کامل دەراوە هەر ئاوا بووە لەبەرەوە بەڕاستی نێتێک نییە بووە ئەم مەسەلەیە ئەوەتی یەکێتی و گۆڕانیش لەناو حکوومەتەکە چکە یاخر ڕەنگ خەڵک بپرسیایە وەزیرەکان نوێنەرانی یەکێتی گۆڕان جوورەتیانی لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران بڵێن دەبێن بڕیارێکی لەبارەوە بدرێت خۆی دۆخێک لە هەرێمی کوردستان دروست بووە من پێم وایە تیمی ئێمە لە حکوومەت فشارەکەن بۆ مەسەلانە بەڵام بتەوێ و نەتەوێ ئەمان ێستا پەرلەمان زۆرینەکە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە خۆتان ئەوەی کە ئێسای بینن بەڕاستی پەرلەمان بەدەسەوانەوە ینی خولەکانی تر جوڵەیەکە بوو لەناو پەرلەمان ڕوبەڕووبوونەوە هەبوو ینی جۆرێک لە فشار هەبوو لەناو پەرلەمانی کوردستان ینی کاتێک کە تۆ ئەم بەڕاستی ئەمجارە پارتی سەیتەرەی گرتۆ بەسەر پەرلەمانی کوردستان و لەناو حکوومەتیش ینی دۆخێک دروست بوو ئێمە ئەم سەرکردایەتیە تازەیە وای کردو هەندێک فشار دروست بووە لەسەر حکوومەت بۆی هەندێک هەنگاو بنێ ئێمە لە ڕابردوو هەندێک کێشەمان هەبووە بەڵام سەرکردایەتی تازە دلیل بوو ئەوەی کاڵم گۆڕانکاری دروست بووە لەسەر مەسلەی پەسەندکردنی بودجە یا ڕێکەوتنی هەرێم و بەغداد هەندێک قسە کرا لەسەر ئەوەی کە ئەگەر دیقەت بدێ حتا ئەمڕۆ سەرۆکی حکوومەت باسیەوە کردەوە دەستکەوتە بە سیاسی کراوە و پارتی ڕۆڵی هەبووانە باشە 7 ساڵە پارتی بۆ ئەمەی نەکردووە بۆچی تا یەکێتی کۆنگرەی نەکردووە ئەم سەرکردایەتیە تازەیە پێدا بەرهەمی یەکێتیە بەدڵنیایە بەرهەمی فشاری ئەم سەرکردایەتی تازەی یەکێتیە ئەگینا 7 ساڵی مەکۆی تێدایە بۆ خەڵک بەدڵنیاییەوە ئەگەر چونکە ڕەنگە بڵ هەر شەرعەتی نەوتەکەیە کە وەرگن ئەمەش کلیلی نەوتەکە ڕەنگە هەر لای پارتی بێ ڕەنگە دەڵێن 100 میلیارێک بۆ خەڵک زیاد بکرێ بڕۆناکەم ینی ئەوەن دەش بێم بەدڵنیایی پارێ نانا بەدڵنیایی وانە چونکە ئێمە لەگەڵ حکوومەتی عراقی ڕێبکەوین باشترە لەبەرەوەی کە گرژی و ئالۆزی هەبێ و بەشێک لەو مشاکیلانی کە ڕابردوو هەبووە بۆ پارە لە بەغدادەوە نەهاتووە مەسەلەی اعترافکردنیش بەوەی کە ئێمەنەوە بفرۆشین ئەوە دەستکەوتێکی گرنگە خۆ وڵاتە هەتا ئەم هەرێمە بەدەست پارتی دیموکراتی کوردستانەوە نابێ ئەوەی کە ئێستا بۆی چەوتە سەر بەدڵنیایی لە ئایندەوەی ناچێتە سەر یعنی ئێمە بابەتێکە ئێمە وامان لێک نەداوەتەوە کە ئەم وڵاتە بەڕاستی بەڵام هیچ جیازی خێر لەگەڵ پارتی لەگەڵ ئەو پێشنازی کە لە بودجە تەسمێنراوە پارتیە دەویست نەوتەکە تەسلیم نەکە خۆگەر نەوتەکە تەسلیم کرابە خۆ
کێڵگەنەوەتەکان لە سێرێمدا لەمانەوە و داهاتێکی زیاتریش بۆ هەرێمدات ئێستا داهاتەکەی تەسلیم کراوە دەی بڕپارێکی زۆر بدرێ بە عێراق لە بەرامبەرەوە جیاوازی هەیە بۆ ئایندا ئەم بابەتە جیاوازی هەیە ینی بە بابەتێکی استراتیژی علاقی لەوانەیە بەم تەوقیتەوە نەبێ بەڵام مەوزوعی عترافکردن بەوەی کە ئێمە خۆمان نەوت و گاز و ئەو بەرهەمانی خۆمان بازاری بۆ بکەین و بیفرۆشین و بە قانونی مەسلێکی گرنگە خۆ لەم زۆنەی ئێمەش کە ئێستا لایەکەتی نیشتیمانی کوردستانە سەرچاوی داهاتی سروشتی نەوت و غاز و بابەتی زۆر گرنگ هەیە بۆیە من پێم وایە چارەسەری ئەم مەسلەیە لە ئاخر ئێمە هەر ئەچینەوە سەر ئەو شتەی کەیکەتی باوەڕی پێێتی کە من پێم وایە ئەمە بابەتێکی استراتیژیە بۆ ڕاستکردنەوەی حکومڕایی لێرە بابەتی لامەرکەزیە کە ئەمان زۆر جاڕەڵێن لە دوای مەسلەی ڕێکەوتنی هەرێم و بەغداد و پەسەندکردنی بودجە و ئەو خەونە نەما و ئەو کارتە نەما و نازانم ئێمە یەکەم و بابەتەمان وەکو کار سیر نەکردووە یەکێتی و بابەتەوەکو بابەتێکی مەبدەئی سەیری کردووە من قەنەعەتم وایە قۆناغی بڕیوە یەکێک لەم مەسەلانە ڕێکەوتن لەگەڵ بەغداد بۆ خۆی دەرگایەکە بۆ ئەوەی کە ئیتر لە دوای ئەم انتخابات یا پێش انتخابات گفتوگوی جدی لەسەر ئەم مەسەلانە دەست پێ بکە من پێشمانیە تا سەریکەتی نیشتیمانی کوردستان ئەم بابەتی کە ئێستا هەیە ئاوا ڕێگە بدا قبول بکرێ من خەڵک دەرەنگە لەسەر کابینەوەیەوە هەریکێتی هەرشە دەکا بەڵام خەڵک کردار نابینی وڵا هەڕەشەمان نەکردووە هەم ڕۆژێ بۆ نمونە هاوسەرشیەوە لە 26 مانگی ڕابردوو دەڵێکێک لە بژاردەکانمان کشانەوەی مەسەلەن لە حکوومەت وەڵپەساردن ئەگەر داهات شەفاف نەکرێ بۆ نمونە لەمەوە پێشتر دەڵێن ئەگەر تاکە مەرجی مەمانەوەی لا مرکزێتە لا مرکزێتەکە هیچ کراوی ترکرا شەفافێتەکە کرازین چێ لە مرکزی پرۆسێکە لەبەر پرۆسێکی دوور و درێژە ینی پرۆستێگنی ئەمڕۆ قەراری بۆ دوێت و تۆ بەیانی جێبەجێکی من پێم وایە یەکیتی مەبدەئیە ئێستا ئەو لیژنە و تیمانی کە ڕاستپاردون ئیشەکەن لەسەرم بابەتە گفتوگۆش هەیە لەگەڵ پارتیش گفتوگۆ دەست پێکا لەسەرم بابەتانە خۆتان نەزان ئێمە فترە زەمەنیە هەموو سەرکردایەتی تازە یەکێتی نیشتیمانی کوردستان مەشغوڵ بوون بۆ ئەوەی کە بەڕاستی ڕێکەوتن لەگەڵ بەغداد ئەنجام بدرێ و مەسەلەی بودجە تێپەڕێ هەندێک حەق و ئیستحقاقی کورد لە ناو مؤسسەکانی فیدرالی جێبەجێ بکرێ ئەمانە ئێستا جێبەجێ بوون قۆناقێکی تر هاتوتە پێشەوە من پێم وایە لەم قۆناغە وردە وردەیەکێتیش لەسەر ئەم پرینسیپانەیەکە کە باوەڕی پێیەتی لەوانەیە کاتی بوێ بەڵام بەدڵنیاییەوە ئەمانە ئەبێ جێبەجێ بکەین کامە لە بەرژەوەندی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەم بابەتە دەیان جاریکە ئێمە باسمان کردووە نەکارتی فشار لەسەر پارتی نەپەیوەندی تەنها بە سلەیمانیەوە هەیە ئێمە کە باسی لا مرکزی ئیداری و داراییەکەین بۆ هەولێر و بۆ دوهۆک و بۆ هەڵەبجە و بۆ شارەکانی تریش داوایەکەی پێمان وایە ئەمە داهات شەفافەکە و جۆرێک لە کێبڕکێ و ململانی خزمەتگوزاری و حکومڕانیش دروستەکە کەەوە لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە باش سپاس دەکەم کاک دکتۆر بێم وڵای بڕێزت سەبارەت بەوەی کە ڕێکەوتنەکە کراوە بەڵام ئێستا بڵین خاوەنی زۆرە بەشێک لە یەکێتی دەڵێن ئێمە خاوانی ڕێکەوتن لەگەڵ بەغداد پارتی بە هەمان شێوە لایانی تر دەڵێن ئێمە ڕۆڵمان تێدا هەبووە بەس پێ دوایە ئەنجامێکی ئەوتۆی بۆ خەڵکە بێت ئەم ڕێکەوتنەی کە کراوە چووکە باز دەکەی کە بڕپارێکی کەم ڕەنگە بگێڕێتەوە و شەرعەتی داوە بنەوە فرۆشن بەڵام لە خزمەتیەوەیە کە ناشفافیەتەکە هەر بمێنێتەوە و تاڵانیش بڵین هەر بەردەوام بێ خۆی لە ڕاستیدا ینی پەسەندکردنی پرۆژە یاسایی بودجەی عێراقی ینی دەستکەوتی هەر کەس ویلایەنێک بێت ینی کارێکی باشە دەستیان خۆش بێ بەڵام دەترسم دوایی ئەگەر ئەو پرۆژەیە شکستی هەنا و سەرکەوتو نەبوو هەر لایەنە و خۆی لێ بشێشێتەوە بڵێ من لەگەڵیان نەبوومەوە بەو شێوەیە ینی ئەو کاتە ئەبێتە دەستکەوتێکی گەورە بەڕاستی ئەم یاسای بودجە کە سوودی بۆ خەڵکی کوردستان هەبێت و ئەم لێبڕینە نەهێڵێت و لەگەڵ دابەشکردنی موچەی فیدراڵیە لە 15 پارێزگاکەی ترە لەو 4 پارێزگای هەرێمیشە موچە لە کاتی خۆیان دابش بکرێ بەبێ لێبڕین و پرۆژەکان بخرێنەوە گەڕ ئەو کاتە بەڕاستی ئەبێتە دەستکەوتێکی گەورە بۆ خەڵکی کوردستان بەڵام هەر لایەنە و خۆی کوکاکزانا گوتی ئەمە ینی دەستکەوتی ئێمەیە و لایەنی تر ئەڵێ دەستکەوتی ئێمەیە و ئەمە بەڕاستی ئەو کاتە ئەبێتە دەستکەوتێکی گەورە کە ینی قازانجەکانی سوودەکانی بۆ خەڵکی کوردستان لەسەر زەمین واقعا دەرکەون چیتر خەڵکی لەو دڵە ڕاوچێ نەمێنێتەوە و ئەو قەیرانی دارایەتی بەردەوام نەبێت ئەگەر وانە بێ بەڕاستی ئەتوانین بڵێن ئەو دەستکەوتەش لەبار ئەچێوەکو دەستکەوتەکانی تر باشە بەس وەکو ئەم کابینێک کە بڵێن ئێستا 20 مانگێک تێپەڕیوە لە تەمەنی خەریکە نزیک دەبێتەوە لە
نیوەی تەمەنی هیچ کام لەو بەڵێنانەی پێ دوایە جێبەجێ کرد لەبارەی ئەوەی کە هەلی کار گێڕانەوەی پاشەکەوت یاخود بڵێن بنیادنانی کوردستانێکی بەهێز و تاکسازی و ئەوانەی چی جێبەجێکردە کابینێ؟ ئەوەی کە جێبەجێ کراوە یعنی یاسای چاکسازی پەسەند کراوە لە پەرلەمانە بەڵام ئەتوانین بڵێن ئەویش ینی ئەنجامەکانی لە سەرزەمینی واقعا دیار نین بەڕاستی بۆ خەڵکی کوردستان وەکو پێشترە من ئاماژەم پێدا باس لەوە ئەکرا کە ئەمە پارەیەکی زۆر گوژمەیەکی زۆر بۆ خەزانەی دەوڵەت ئەگەڕێنێتەوە باسی سەدان ملیار دینار ئەکرا بەڕاستی یعنی ئەمە ئەگەر بەو شێوەیە نەبوو بۆچی ئەمە بوو بەدەستکەوت ینی دەستکەوتی ئەو یاسایە چی بوو وە زۆر بواری تر کە پەیوەندی بە یاسای چاکسازیەوە تا ئێستا جێبەجێ نەکراوە کە پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ هەیە بە هێزەکانی پێشمەرگە هەیە ینی تەنانەت یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە کە یەکێک لەو دروشمانە بوو کە ئەبێ هێزەکانی پێشمەرگە یەک بگرنەوە موچەکانیشان وەکو پێویست ئەوەی کە هاوپەیمانانیش پێیانەدەن لە وەکو پێویست پێیان نادرێت لە ڕاستیدا ئەتوانین بڵێن ئەو کابینێشی سەرکەوتو نەبوو هەتا ئێستا ینی دروشم جیاوازە و دەستکەوتەکان لەسەر ئەرزی واقعە کە هاتب نەدی شتێکی ترە و بابەتێکی دیکەیە بۆیە خەڵک بەڕاستی چاوەڕوانی کردار ئەکاتە ئەوەی کە تەنها باسی دروشم بێت ئەم کابینێش تەمان تەنها لایەنێک لێ بەرپرسیار نییە بەڕاستی وها هەرسێ لایەنی سەرەکی کە ئەم کابینیان پێکێناوە بەرپرسیارن لەوەی کە تا ئێستا گوزەراوە و کابینەیە ئەنجامی داوە و لەوەی کە تا ئێستا خەڵکی کوردستان پێی گەیشتووە ینی خۆ جەنابتان هەمومان نەزانی کە سەرەتا کە لێبڕینی موچە بڕیاری لێدرا لە ئەنجومەنی وزیران گوتیان بۆ یەک مانگە دواتر گوتیان بۆ مانجی تر و بۆ دوو مانجی ترە ئیتر ئێستا وای لێ هاتووە تەقریبا بۆ تەشتێکی ئاسایی و یاسایی لایەن و هەموو لایەنەکانیش بێت دەنگن لەبەرەوە بەڕاستی ئەگەر لایەنی تر خۆی بە بەرپرسیار نازانێت لەوەی کە ئەم کابینەیە ئەنجامیەدا ینی بۆ نمونێشێتی نیشتیمانی یان بزوتنەوەی گۆڕان ئەبی خۆیان هەڵوەستیان هەبێ لە پەرلەمانە هەڵوەستیان هەبێ لە ئەنجومەنی وەزیرانیش هەڵوەستیان هەبێ بەڵام پێم وایە هەمویان بەشدارن یعنی چونکە ناکرێتەن تو لە ڕاگەیاندنەکان گوتارێکی تەبیت و بەڵام لە ئەنجومەن وەزیران گوتارێکی تر تەبی پێویستە گوتارەکان کردداری بن و خەڵکی کوردستان ئەنجامەکەی ببینن باڵ پێ دوای ئەم کابینێ زیاتر بەس قسە دەکات کردداری نییە ئەوەی کە تا ئێستا لەو بڵێن کابینەیەکی تەنها دروشم و قسەیە یعنی لە ڕاستیدا خەڵک چاوەڕێی کردارە کە کردار نەبینێ خۆی ناکرێت تو ینی ستایشی حکوومەت بکەیت ینی وەختێک ستایشی حکوومەت ئەکرێت کە بە ئەرک و بەرپرسیارەتی خۆی هەستابێ لە کاتێکا پێویستیشی بەستایش نییە چونکە حکوومەت بەرپرسیارەتیشی لە سەرشانە کە ئەبێ ئەرکەکانی خۆی بەپێی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستانە ڕاپەڕێنێ ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە و بەرپرسیارە لە بەرامبەری پەرلەمان و لە بەرامبەری ئەو خەڵک گەلکە ئەو گفتو بەڵێنانیان بە خەڵک داوە ئایا گفتو بەڵێنەکان چەندە هاتونەتە دی لە هەرێمی کوردستانە چەندە ینی جێبەجێکراون لەسەر زەمینی واقعە یعنی ئەوانە کەیانەوت کە ئێمە نەک تەنها پاشەکەوتی موچە نایڵین بەڵکو بڕی پاشەکەوتەکەشتان بۆ ئەجێڕینەوە و پرۆژەکان ئەخەینەوە گەڕ یعنی موچە لە کاتی خۆیان ئەدەین ئێمە ئەبێ ئەو کابینەی چاکسازی بێت کابینەی گۆڕانکاری بێت یعنی ئەوانەمان نەبینیوە بەڕاستی و پەرلەمانیش نەیتوانیوە بەڕاستی بە ئەرچی سەرشانی خۆی هەستە لە لێپرسینەوە لە حکوومەت لەو کەم تەرخەمیانەی کە هەیە و ئەو ئەرک و بەرپرسیارەتێکی بەپێی یاسا کەوتۆتە سەرشانی پەرلەمان وەکو نوێنەرانی خەڵک یعنی نابێت هەژمونی حیزبەکان زاڵ بێ بەسەر پەرلەمان و بەسەر فراکسیۆنەکانی پەرلەمانە ئەوان سوێندیان خواردووە ئەبێ بەرامبەر بەخوای گەورە و بەرامبەر بە میلەتی خۆیان بەرپرسیارن لیان لێپرسینەوەیان لەگەڵاکرێ یعنی ئەبێ وجدانی خۆیان مرتاحکەن یعنی خەڵک بەڕاستی لە وەزعێکی خراپدایە لە دۆخێکی خراپدایە یعنی ئێستا کاتی ئەوەیە بەڕاستی ئەم ناحەقیانە بەرامبەر بە میلەت و بەرامبەر بە موچەخۆران و فەرمانبەران
کۆتایی پێبێ بە تایبەتیش دوای پەسەندکرانی یاسایی بودجە پێم وایە هیچ پاساوێک نەماوەتەوە بۆ ئەوەی کە خەڵی سیدی لەو دڵە ڕاوشێ و لەو قەیرانانەدا بمێنێتەوە پێویستە کۆتاییان پێبێت. سپاس دەکەم کاک دکتۆر کاک زەناب گەڕێم وڵای پەرست مەدەم باسی یەکێتی نیشتیمانیمان کرد من هەر پێشتر ماوەی پێشۆندەمی سەرکردایەتی پارتی میوانمان بوو دەیوت یەتی بڵێن بەڕۆژ لە حکوومەتەوە بەشە و ئۆپۆزیسیۆنە خەڵکیش بڵێن ئەگەر گۆڕانیانی یەکێتی ناڕزایەتێکیان هەیە بۆ هەڵوێستێکیان لە حکوومەت ئەوان خۆیان حکوومەتەکەی مەسرور بارزانیان ڕانەگرتووە زەی چۆنە ئێمە پێمان وایە ئێمە بڵێ ئێمە بەشێکی لەو حکومڕانی کە هەیە خۆمان لەم مەسلەیە نەدزیوەتەوە زۆرجار کە ڕەخنەمان گرتووە کە کادر یەکێتی ڕەخنەمان لە تیمی یەکێتیش گرتووە لە حکوومەت جامان نەکردوێتەوە وتومانە کاڵین حکوومەت بە شوەیەکی گشتیم حکوومەتە بە تیمەکەی ئێمە شەوەکو پێویستە کەوتونەبوون کە من پێم وایە ملاحەزە لەسەرەوەی کە تیمەکەی ئێمە جوڵاوترن لە ناو ئەم کابینەیە وە جێگری سەرۆکی حکوومەت زیاد لە 20 جا بە سەردانی بەغای کردو بۆی ڕێکەوتن هەبێ وەزیرەکانی ئێمە وەزیری کوشت و وەزیری ڕۆشنبیری وەزیری پلاندانان ئەمانە ئەکتیفتر و جوڵاوترن لە وەزیری لایەنەکانی تر ناو حکوومەتە بەڵام هەر ملاحەزەشمانەیە لەسەریان هەر ڕەخنەشیان لێگرین چکەوە بەشێکە لە سیمای یەکێتی نیشتیمانی کوردستان حیزبی تر وابیر ناکاتەوە برادرانی پارتی دیموکراتی کوردستان لەوە تیم کابینەی دروست بوو هەر مەکتەبی سیاسیەکان کۆنە بۆتەوە لەبەرەوەی قسەیەک نەکەن لەسەرم حکوومەتە یعنی لەوەتی ومە سەرۆکی حکوومەت دراوە بەم برادری کە ئێستا سەرۆکی حکوومەتە هەر حیزبەکەشی ڕاگرتووە بۆیە لە ناو یەکێتی دۆخەکە جۆرێکی ترە ئێمە ئازادین ئێمە ڕەخنە لە کادرەکانی خۆمانەگرین مووقیفمان هەیە لەسەر شتانی کە ڕوەدەن بەڵێ ئێمە هەندێک لە کەم و کورتیم حکوومەتە بەر ئێماکەوێ بەڵام لانی کەمە بێدەنگ دەبین مووقیفمان هەبووە فشارمان کردووە لەسەر تیمەکەی خۆمان کە بەڕاستی فشاری جدیتر کە لە ناو حکوومەت بەسەری ڕێبڕین قسەی جدیتریان هەبێ لەسەری فشارمان کردووە لەسەر سەرۆکی پەرلەمان کە لە ئێمە بڕۆسی کە بزانە چی کادریەکێتی ڕخنەی لێگرێ کاتێکە هەڵوێست و مووقیفەکانی خراپە بێ من پێم وایە ئەمە بەشێکە لە سیمای یەکێتی کە گرنگە حیزبەکانی تری جواب خۆزگە پارتیش کادرەکانی وابوونایە ڕخنایان گرتایە لە سەرۆکی حکوومەتەکە لە وەزیرەکانیان کە بیان تایوەکو پێویست ناجوڵین وەکو پێویست کار ناکەن وەکو ینی خۆ حیزبایەتی تۆ حکوومەت ئەوە نییە کە تۆ حیزبێک چوە ناو حکوومەتی تر هەموو کادرەکانی بێدەنگ من و کەس قسە نەکا و ئەویش چۆن بێوێ ئەو میلەتە ئاواهی هاوکاری مەسرور بارزانی بوو بۆ چاکسازی ئەو هاوکاری بۆ چکان بڕۆ لە وەڵامی پرسیارێکی ڕۆژنامۆسێک کەوتی چاکسازی گەورەکراوە یان ناوتی سەوارد بە خاڵە سنووریەکان کە ڕەنگە مەبەستی هەندێک خاڵی سنووری سنووریەکێتی بێ وتی لاندی خاڵی سنووری داهات باش گەڕاتەوە بەڵام هەندێک خاڵەیە تاکوێستا وەکو پێویست داهاتەکەی ناگرێتەوە بەڵام ئەوان فشار دەکەن یەکێتی خۆی هاوکاری حکوومەتەکە بووە بۆ لەوێ چاکسازی ئەو لەوێ بەڕوونی قسەی نەکرد حەقا سەرۆکی حکوومەت بەس پێ دوای کەس بەدۆی خۆی دەڵێت تر شەرمەوەستی یەکێتینەوە ئەزین چۆنە ئەبێ سەرۆکی حکوومەت دەوەندە ئازایەتی تیابێ کاتێکە ئەزانێک کەم و کورتێک لەکوێیەوە ئەو دەسەڵاتی یەکەمی هەیە ئەبێ بیڵێ کاتێکە ئەو ناتوانێ بیڵێ ئێمە ناتوانین تحلیل لەسەر ئەم قسانە بکەین کە ئەو ئازایەتی نەبوو بڵێ فڵان خاڵی سنووری من مەسئولیتمە بێ لە شوێنێک کەم و کوڕی لە هەر شوێنێک بێڵم لە فلان شوێن کەم و کوڕی هەیە لە فلان شوێن کەم و کوڕی نییە ئەسڵەن ئەو نەشافافیەی کە لەو خاڵە سنووریانە هەیە کە لە سنووری پارتی دیموکراتی کوردستانن هی ئێستا نییە یعنی لە نەوتەکانەوە داهاتی ئەو خاڵە سنووریانە کەس نازانیان چی لێ دێ و ئەوان لایەن بۆ تشتێکی عادەتی و تایبەت یعنی ئێستا گە قسەی لەسەرکەن ئەوان بەی خۆیان ێزانن ئێستا زۆر جا کە قسە لەسەر ئیبراهیم خەلیلەکە پێیان ناخۆشە پێیان وانە ئەوەی میلەت و حکوومەتە ئەوان وەکو بەشێک لە دەستکەوتی خۆیان لە دەستکەوتی حیزبەکە لە دەستکەوتی بنەماڵەکە تێڕوانی نەبووی لێرە شەروانی خاڵە سنوورێکە هەمان دۆخەکەنی نەخێر بە هیچ شێوەیەک لە ناشەفافەتی لە قاچاقچێتی پەرلەمانتارەکان دەڵێن بەڵام قەبارەکەی زیاتر بێ چێ لێی بەرپرسە ئەو دەسەڵاتی یەکەم لای چێ سەرۆکی حکوومەتە حکوومەت لێرە دەسەڵات هەیە ئەگە دەسەڵاتی نیە بۆ قبوڵیەکە بۆ حکومڕانیەکە ئەو دەسەڵاتی نییە شەفافیت لە مەرزی ئیبراهیم خەلیل لە حاجی ئۆمەران جێبەجێ بکات لەبەر حیزبەکەی خۆی لێرەش لە بەرهێمەنیکایی دەسەڵاتی ئەم سەرۆکی حکوومەتە چییە نە پرۆژاکە نە موچادا ناتوانێت خاڵە سنووریەکانی کە من بەڕاستی من بکەم بە سەرۆکی حکوومەتی یاوا نایکەم بۆ قبوڵیەکە لەبەرەوە من پێم وایە ئەمانە مەچی سیاسینانی بەداخەوە ئەم سەرۆکی حکوومەتە ئەوەندەی خەریکی ململانی سیاسیە ئەوەندە خەریکی حلکردنی کێشە و مەشاکیلەکان نییە خەریکی لێگنزیکردنەوەی هێزە سیاسیەکان نییە خەریکی تێگەیشتن نیە لەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەم ئێوێ بەمە ئیدارەی خەڵک بدا بڵێ من کێشەم بۆ دروستەکرێ هەموو ئەمانەی کە ئێستا هەیە لای ئێمە لە هەردوو ئەو مەرزەی کە لەژێر سنووری یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوەی کە پێڵەن زۆری سەوس
گۆڕان تیا بەشدارە بەچی بەشدارە لێکیان بەڕێوبەرەکە گۆڕانە لێکیان سەرپەرشتاری مەرزەکە گۆڕانە لە دەسەڵاتی ودانە بێ ینی لە ئیبراهیم خەلیل یەک لایەنی تر هەیە دەسەڵاتی بێ لە حاجی ئۆمەران یەک پۆلیسەیە سەر بە لایەنێکی تر بێ لەبەرەوە لەکوێ ناشەفافی هەیە ئەسڵەن ئێمە دەرگامان کردوێتەوە بەڕێوەبەری گومرکەیە یامانە بە بستنەوەی گۆڕان خۆ بستنەوەی گۆڕانی ساڕێکەوت نییە لەگەڵ پارتی سەرپەرشتیاری مەرزمانداوە بە بستنەوەی گۆڕان بەشێکی زۆری یەکە ئیدارەکانی و مەرزانە بەدەست ئەوانەوەیە لەبەرەوە ئەوانن دەرگایان داخستووە هیچ نەفەسێک نادەن بەڵێ لە مەرزەکانی مەکەم و کوڕی هەیە بەڵێ خەڵکەیە قاچاقچێتیەکە بۆکو دەستڵێش خەرێک بۆ یەکێتی نیشتمانی مادەمەگەر لێرە هەیە ئەوەی خۆی چاک ناکە بۆی بێتە فشارێک لەسەر پارتی با منێ بەسەرت پێ بڵێم ئێوە میدیاکارن بڕۆنە گەرمیان بزان لەو فترە زەمەنیە زیاد لە 40 کەس گیراون خەڵکی تیا لە پلەی باڵای هەیە گیراون دراون بە محکەمە خەڵکەیە حکومەکەیان گواستەوە دادوەرەکە حاکم چی گوازێتەوە ئەوەی کە بۆ نازانم بەزەوەی کە فەرمانی دەستگیرکردنی بۆ بەڕێوەبەری بوومەرگ و ئەنجومەنی دادوەری لە کوردستان چێت هەیە باڵا دەستا یەکێتی و پارتی تێدایە ئەخە چێت هەیە باڵا دەستا نازانم تۆ خۆ خەڵگەی زانێ کاکە خۆ پارتی دموکراتی کوردستان خۆ قابلە ئێمە وەک یەکێتی بتوانین حاکم لێرە بگوازینەوە بۆ ئیشە حکوومەتە ئیشی یەکێتی نییە ئێمە بشتوانین تەداخلی و مەسەلانە ناکەین ئەوە ئیشی حکوومەتە حکوومەت خۆی و حاکمی گواستۆتەوە دیارە حکوومەت خۆیەوێ لەو ناوچانە خەریکی بەڕاستی قاچاقچێتی بێ ئەگینا ئەگەر قەرارەوە حاکمە قانونی جێبەجێ کردووە حکوومەت بۆ حاکمی گواستۆتەوە خۆ قابلە حیزبێک بچێ بەم حاکمە بڵێ تۆ لێوێمە بە لێوە بە حتممە نەوێ لە ئەنجومەنی دادوەری و لە وەزارەتی داهات و لەمانەوە قەراری بۆ دەرچێت بۆیە من پێم وایە بەڕاستی گرفتەکە لەوە نییە گرفتەکە لەوەیە کە ئێمە هەندێک جوڵەمان کردووە بەڵێ خەڵک گیراوە بەڵێ خەڵگە بۆ قاچاقچێتی کردووە بەڵێ چەکدار هەبووە سەرانەی سەنوە نازانم چی ئەم شتانە ڕووی داوە بەڵام لای ئێمە لەبەرەوەی بەڕاستی جۆرێک لە ئازادیە ئەم شتانە دراون بە میدیا هەر کادری خۆشمان داوێتی و هەر بەشێکی زۆری ئەمانی کە لەو مەرزانە ڕوویداوە کادری خۆمان داوێتی بە میدیاوە بە پارلەمانتار و بە خەڵکی تر و کە خەڵکی ژیراوە خەڵکیش نەژیراوە یعنی حاڵەتێکی نۆرمال لە کوردستان بەڵام لای ئەوان چیان کردووە یعنی ئەو مەرجە حاجی ئۆمەران قاچاقچی تیان ناکرێت یەک زەلام پێ بڵێ لەو مەرزە گیرابێ لەسەر قاچاقچێتی مەرزی ئیبراهیم خەلیل لە نەوەتەکانەوە دەزەوانەوە یەک زەلام پێ بڵێ گیرابێ بەس خەڵکی باڵا لێرە گیرەوە لە سنووریەکیت بەڵێ بەرپرسی مەرسە بۆ بانکراوە بەردەم دادگا تەوقیف کراوە محکەمەی لەسەرە ئەندامی ئەنجومەنی محافەزە هەیە لێرە گیراوە هێناوەتە بەردەم محکەمە ئێخۆتۆ خەڵک لێرە چی قاچاقچێتیەکە ئەمانەی کە تێوەگلاون کە ناویان هاتووە کە دراون بە محکەمە بەڵێ بانکراون بۆ محکەمە بەشێکیان دەست بەسەر کراون و بەشێکی زۆریان بە کەفالەت ئازاد کراون هەندێکیان تا ئێستا گیراون بەڵام ئەوان بابێن بە قایمێ بخەنە ڕوو بڵێن کاکە ئەوە ئێمەش ئەمەمان کردووە لە مەرزەکان سپاس دەکەم دەگەرم وڵات کاک دکتۆر بگەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە مەسەلەی چاکسازیەکە پێدوای هیچ کامیان لەبەر ئەوەی تریان چاکسازی ناکەن و ئەم کابینەیە پێدوای کابینێکی سەقامگیرە بۆنەوە تاکوێستا وەکو کۆبنەوەیکی سێقۆڵیش نەتوانراوە لە نێوان ئەم لایەنە نەبکرێن بۆ ئەوەی کە مەسەلەی موچە چارەسەر بکرێ خزمەت گوزاری مەسەلەی سنوورەکان مەسەلەی داهاتی نەوت کە ناشفافێتێکی زۆری تێدایە والله طبعا يعني گەر نیوەی تەمەنی ئەم کابینەیە ڕۆیشت بێت و نیوەکەی تری مابێت تا ئێستا پێکێنەرانی ئەم کابینەیە ڕێک نەکەوتون لەسەرەوەی کە ینی چۆن خاڵەکانی کابینەکە کارنامەی کابینەکە جێبەجێەکەن ئەوە لە ڕاستیدا ئەمە ینی کارەساتە بۆ ینی حکوومەت ینی 2 ساڵی کەش لەوانێ هەر بەو شەوێت تێپەڕێن و بەڵام گلەیش لە یەکتری بکەن من ڕێزم هەیە بۆ قسەکانی کاکزانە بەڵام ئەوەی کە لە راپۆرتە نێودەوڵەتەکانە هەیە ئەوەی لە راپۆرتەکانی پەرلەمانە هەیە ئەوەی کە ینی خەڵک باسیەکە هەردوو لای وەکو یەک ینی بەشدارن لەو گەندەڵیانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە لەو قاچاقچێتێکە لە مەرزەکانە ئەنجامەدرێت لەو ناشەفافیەتێکە تا ئێستا هەبووە و لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا و دابەشکردنی کوردستان بۆ دوو زۆنی سەوز و زەرد هەروەها دابەشکردنی هەموو پۆستە باڵەکان و تەنانەت دادگاکانیش ینی باسی ئەنجومەنی دادوەری کرا ئەنجومەنی دادوەری و محکەمەی تەمیز 50-50 لە نێوان یەشێتی و پارتی دادوەرەکانی دابەش کراون یعنی ئەمە لە کوێی دنیای هەیە بێ دادوەرەکان خۆیان نەبێت سوڵتەیەشی سەربەخۆیە یعنی سوڵتەی قەضایی سوڵتەیەشی سەربەخۆی بە پێی قانون بەڵام یەشێتی و پارتی دەستیان ئەخەنە ناوە و
دادوەرەکان بە هاوبەشی 50 دیاری دابشکراون تەنانەت سندیکاکانیش تەنانەت قوتابخانەکانیش هەمووی بەڕێوەبەر و یاریدەدەری بەڕێوەبەری قوتابخانەکانیش فەرمانگەکانیش هەمووی ئەبێ لەو دوو زۆنە ئەبێ لە حیزبی حاکم بن ینی ئەمە بەڕاستی ناکرێت حکومڕانی بەو شێوە نابێت چاکسازی بەبێ بەڕاستی بە شێوەیەکی کردداری ئەنجام بدرێ نەک تەنها بە دروشم هەتا بەو شێوەیە بە دروشم بێنێتەوە و لایەک گلەی بکە لایەکەی تر پێی وابێکە ڕاستە من پێم وایە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی یەکەم دەسەڵاتی پارتیە پارتی زاڵە بەسەر پەرلەمان و بەسەر حکوومەتە بە شێوە بەڵام ئەگەر یەکێتی نیشتیمانی دەستباری بۆ نەگرێت پارتی بە تەنها ناتوانێت حکومڕانی بکە و ئێستاش بزوتنەوەی گۆڕانیش کە بۆتە هاوبەش بەو شێوەیە ینی حکومداریەکە دەکرێت حکومڕانیەکە بەو شێوەیە ئەڵێن حکومڕانیەشی ئێتلافیە حکومێتیشی ئێکتلافیە حکوومەتێکی تەنها ئێمە بە تەنها نینە فعلە نش وایە ئەگەر وانە ئەبێ کە تۆ گلەیت هەیە ئەبێ گلەی مەسەلەن چەند جارە گلەیەکە دووبارەکە ئەەکەیتەوە بەڵام دواتر ئەبێ ینی هەڵوێستە بێ هەڵوێستی جددی تێبێ بۆ نمونە لێبڕێنی موچە ئەگەر بەردەوام بێ ئەبێ لایەنەکانی تر ئەگەر بڵێن تەنها خەتای پارتیە با لە کابینەکە بکشێنەوە ینی خۆچی تێدایە با لایەک دەسەڵاتداربی لایەنەکەی تر ئۆپۆزیسیۆن بی ئێمە نەمانتوانی تەنانەت لە وڵاتانەی کە دوو حیزبیش سیستەمی دوو حیزبیشی تیادا پێڕەوە کرێ حیزبێک دەسەڵاتدارە بە حیزبێکی تر ئۆپۆزیسیۆنە بێ لە هەڵبژارنێکی ترە هەوڵ ئەدا ئەو دەسەڵات بگرێتەوە دەست و لە هەڵبژاردنا بیباتەوە بەڵام ئەبێ لێرە هەم پێکەوە حکومڕانن و هەم ئۆپۆزیسیۆنی یەکتریشن ئەخر ئەمە نابێت ئەبێتەوە بەڕاستی یەکلایکەوە یا ئەبێت دەسەڵاتدار بی یا بێ ئۆپۆزیسیۆن بی ینی لێرە هەموو شتەکان تێکەڵی یەک بووە بەڕاستی و حکوومەت و حیزبیش تێکەڵی یەکە بۆیە ئەو کێشانەی لە هەرێمی کوردستانە هەیە زیاتر قەیرانەکان قوڵتر ئەبنەوە کێشەکان تا دێ زیاتر ئەبن و چارەسەرکردنیشیان زەحمەت ئەبێ بۆیە پێویستە دەستی حیزب لە موسسات و دامەزراوە حکومی و دەوڵەتیەکان دوور بخرێتەوە بەو شێوەیەمە بە دەتوانین سیستمێک بینای سیستمێکی سیاسی و حکومڕانی خۆمان بکەین کەوا ببێتە نمونەیەک لە ناوچەکەیە وەکو پێشتر ئەوترا کە هەرێمی کوردستان ئەبێ نموزەجێک بێت بۆ حکومڕانی عێراق و ناوچەکە چاوی لێ بکە بەڵام ئێستا عێراق و ناوچەکە لە زۆر دواردا پێشی ئێمە کەوتونەتەوە بەداخەوە بۆیە بەڕاستی من ڕخنەم لە هەموو حیزبەکان هەیە و بە تایبەتی ئەوانەی کە ئێستا لە حکوومەتدا بەشدارن هەمویان بەرپرسیارەتی هەڵەگرن و پێشیان مراجعی خۆیان بکەنەوە بەڕاستی بەو شێوەیە ناکرێت یعنی لەلایەکەوە گلەی لە یەکتری بکەن لەلایەکیشەوە پێکەوە بڕیارەکان دەرکەن و بەسەر خەڵکە بیسەپێنن. سوپاس دەکەم کاکزانەکەتمان زۆر کەمەوە بە کوتی وەڵامی چەند پرسیارێکی تر پێ دوایان کابینێت تا کۆتایی تەمەنی بڕکات بەو ناکۆکیانەی کەیە طبعا بە ناکۆکی خراپە بڕیش بکە ینی نەتیجەکەی باش ناوێ من پێم وایە هەموو شێکەوێتەوە سەر ئەسوی سەرۆکی حکوومەت کە حەقە سەرۆکی حکوومەت بە مەسئولیت مامەڵە بکە لەباتی ئەوەی کە گرژی لەگەڵ لایەنە سیاسیەکان دروستکە بێتە بەشێک لە ئاژاوە لە هەرێمی کوردستان دەرگای گفتوگۆ لەگەڵ لایەنە سیاسیەکان بکاتەوە بێ سەردانی سلەیمانی بەس بۆ دەرگای داخستۆ دەرگای گفتوگۆ و لەگەڵ لایەنەکانی پێکێنانی حکوومەت بۆ نمونە بەدڵنیاییەوە وایە ینی ئەمان خۆیانیانەوێت لەناو هەموو حیزبەکان جۆرێک لە ناکۆکی و گرژی دروستکەن بۆی لەم ناکۆکی و گرژیەی کە هەیە سوود وەرگن و بمێنەوە کە من پێم وایە بۆ تەریقی خۆی حەقە سەرۆکی حکوومەت جۆرێکی تر بیر بکاتەوە یان جۆرێکی تر لە حکومڕانی دەست پێ بکات جۆرێکی تر لە ئاشتەوایی لە ناو کاری حکوومەت و پێکەوەی دروستکە کە من پێم وایە مەسئولیەتەکەی لە ئەستۆی ئەوە بە تایبەتی کە ئێستا سەرۆکی هەرێمی کوردستانی شەر لای پارتیە پارتی ئەتوان مەسەلانە ڕاستکەنەوە کە نایکەن من نازانم لەوانەیە بەشێکی علاقەی بە دۆخی ناوخۆی حیزبەکەەوە هەبێ ئەو دۆخەیە مەلی تێگەین چکە لە ڕابردوویەکەتی لە دۆخێکی وایە بووە کاتێکە حیزب ناکۆکی تەیەکەوێ و ئەبێتە دوو بەش و سێ بەش و کۆنگرە لە پێشە و ترس و مانەوە و نەمانەوە و چێ بێت چێتەژی چێوەمانە یعنی ئێمە ترسێکی طبیعی مەشروعە لە هەموو حیزبێکە ئەمە هەیە دۆخێکی وایە بەڵام هەرەکرێ سەرۆکی حکوومەت ئێمە هیچ شتێکی شخصیمان نیە من ینی من پێم وانە یەکەتی نیشتمانی کوردستان هیچ شتێکی شخصیە بێ لەگەڵم سەرۆکی حکوومەتی کە هەیە ئەوەی کە ئێمە هەمانە لەگەڵ جۆری مامەڵەکەیەتی لەگەڵ جۆری پەیامەکانێتی لەگەڵ جۆری هەڵسوکەوتەکەیەتی لەگەڵ لایەنە سیاسیەکان بەس بۆکو دو پرسیاربووتت ئەم کابینەی خراپترین کابینێ وایە بەڕێی من خراپترین کابینی
حکوومەتی هەرێمی کوردستانە بە درێژایی ئەو 30 ساڵی کە حکومڕانی کراوە. باشە هیچی بۆ خەڵک نەکردو بە کورتی هیچیش لێ چاوەڕێن ئەسڵەن بۆتە بارگرانی بەسەر خەڵکەوە. بۆ هەڵوەشانەوە باشە ڕاستی نازانم ئەوە ئیشی پەرلەمانە وەکو خۆڕێ بۆ چوونی خۆت وڵای نەبێ باشترە ئەوە لەگەڵ هەمیشە بێ حکومەتە بێ بەڕاستی بەڵام لەگەڵەوەدانی کە خراپی شال بۆشێتەوە هەموو کاتێک بێ حکومەتە بێ بەڕاستی بەڵام کۆڵ نەدەین لەوەی کە ڕاستی کەینەوە بەڕاستی ئەوە ڕێگە ڕاستەکەیە بەڵام ڕاست دەبێتەوە بەدڵنیاییەوە من قەنەعەتم وایە ئیشی لەسەر بکرێت لایەنە سیاسەکان جددی بن پارتیش تۆزێک لەو هینەی خۆی لەو بغڕایی خۆی بێتە خوارەوە من پێم وایە زۆر مەسەلە حلەکرێت باش بەڕەنگی خەڵک بنیشێتیەوە پارتی بغڕا کرد سازشی بۆ کرد تا ئاوای لات من باسی قۆناغێکی تازاکەم ئێستا قۆناغێکی تر لە پێشەوەی قۆناغێکی تازەی هەیە باش با خەڵک شتی بینیەوە بەڕاستی وەکو وێمەیتوانەبینیەوە مووقیف هەبووە زۆر مەسەلە هەبووە گەریکێتی ئەم سەرکردایە تازە نەبووە دۆخی خەڵک زۆر لەمە ئێستا خراپترە بوو بەدڵنیاییەوە نەک بە لێبڕینەوەنی موچەشیان نادا ئەنی پێ بەنی موچەگەر لە بەرێوە بەیانی موچیان دەدا بەدڵنیاییەوە وایە سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزان زان عەبدوڕەحمان پەرلەمانتاری پێشی کوردستان لە سپاس بۆ دکتۆر ئەحمەد وەرتی سەرۆکی سەنتەری ئایندە کە لە هەولێرەوە لەگەڵ مامی سپاس بۆ بینێرانی و سپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ